بەدەست نەخۆشیەکی کوشندە دەیناڵاند، بەڵام ڕێگای گەیشتن بە ئارەزوەکانی لێون نەبووە. 12 ساڵ بەرەنگاری نەخۆشیەکەی بووەوە. لەخوای بە زیادبی کە توانم ئەو دەرەجە بەرزەی بینم سەرەڕای ئەو نەخۆشیەی چەندین ماندی بوون کە لە پۆلی 12 پێشم تەواو نەبوو، ئەمەلیاتم کردبوو، یعنی لە کاتی ئیمتحان بەو پێی هەموو ڕۆژ بە سیارێ حتى یانگەی دوای ئیمتحانم، بەس هەر توانم ئەو ئامانجەی هەم بوو ئەو دەرەجەی هەموویست بەدەست بینم. دوجار بە نمرەیەکی بەرز لە کۆلێژی زمانی ئینگلیزی وەرگیرە کە ئەمەش خەونی مناڵی ئەم کچە خوێندکارە بوو. باسی سومەییا نادر دەکەین کە گوندی شیوان لە سنووری برادۆست شوێنی نیشتەجێبوونیەتی. مەست لەبەر ئەو نەخۆشیەی کە ئەو ساڵ چوومە کولیە لێم گران بوو، قورس بووم، نەمتوانی درێژە پێ بدەم، بەس ئیشاڵڵا دوای ئەوەی کە باشتر بووم وەرگرتنی عیلاجانە ئیشاڵڵا گەر خۆی گەورە تەمەن بدە دووبارە بەتوانم ئەو پشەش تەواوەکەم تا بتوانم ئەو ئامانجانی کە هەم بوو کە هەموویست خزمەت بکەم. بەفر دەبارێت و سەردانی ئەو قوتابخانەیە دەکەین کە 12 ساڵ سومەییا پلەی یەکەمی تیادا بەدەستهێنا. ئەمە بەڕێوبەری قوتابخانەکەیەتی گوێبیستی دەبین کە چۆن وەسفی خوێندکارە نمونەیەکەی دەکات. یەکێک بوو لە قوتابیە هەر زیرەکەکان و سەرەڕای ئەوەی کە زۆرێک لە ڕۆژەکان نەخۆشی شەکرەت زۆری بۆ ئەهێنا، بەڵام ئامادە نەبوو بۆ یەک ڕۆژیش مۆڵەت وەربگریت. جاری وا هەبووە لەوانەیە دەمەتر پێشە خۆی نەدیتبایە، بەڵام ئەو ئامادە نەبوو مۆڵەت وەربگری و بەردەوام بوو لە خوێندن و زۆربەی ساڵەکانیش نمرەی بەرزی ئەهێنا لە 98 بەرەو سەرێ تاکو 99. تەمەنی 20 ساڵە ئێستا سومەییا نەخۆشی شەکرە بووەتە گەورەترین بربەستی ژیانی. کاریگەری لەسەر گورسیلەکان دروست کردووە و چاوەکانیشی لە دەستداون. ئێستا پێویستی بە ئەنجامدانی دوو نەشتەرگەریە تا بینای چاوەکانی بۆ بگەڕێتەوە. وڵات حەسەن، کورسات نیوز، برادۆست.